سلااوڕێز بەخێربەی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بۆ داگرتنی ئەو کتێبە دەتوانی بچیە ئەو ماڵپەڕە دەچینە لاپەڕە 3 لەو کتێبە لە لاپەڕە 3 لەسەری سەرەوە نووسرایە زانیاریەکانت ساغ بکەوە پاشان لێکدان و دابەشکردن 20 ڕاهێنانە لێرە لە ڕاهێنان 1 هەتا 20 بێگومان ئەمن لێرە هەموو ئەو ڕاهێنانە شیتەڵ ناکەم بەڵکو چەند ڕاهێنانێک هەڵدەبژێرم بۆ شیتەڵکردنیان بە ڕاهێنانی ژمارە 2 دەست پێ دەکەم وەکو دەبینن نووسرایە 7 جاران 503 یان 7 کەڕەت 503 بزانین 7 کەڕەت 503 وەکو دەبینن لێرە ئەوە نووسرایە 7 کەڕەت 503 بەڵام دەتوانین بە خۆمان بە جۆرەشکە بینووسین وەکو لێرە نووسیتم دەتوانین ژمارە گەورەکە کە 503 لەسەرەوە بنووسین لێرە پاشان هەفتەکە لە ژێری بنووسین ئەوجا هێمای لێکدان بنووسین پاشان دەست پێ بکەین بە لێکدانی 503 بە 7 هەمیشە لە خانەیەکان دەست پێ دەکەین دەڵێن 7 جاران 3 7 جاران 3 دەکاتە چەند؟ دەکاتە 21 بەڵام 21 چونکە دوو ڕەنووسە هەردووچی لێرە نانووسین یەکەکەی دەنووسین دووەکەش دەچین لە لایەکی دیکە دەنووسین لێرە دووەکەی دەنووسم لێرە دەنووسم 2 پاشان دیسان دەچمەوە لای هەفتەکەی 7 جاران 0 هەر 0 جارانی هەرچ بکرێ هەر دەکا 0 پاشان 0 دیسان لێرە دەینووسم ئەوە 0 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 کۆ 0 هەر دەکا 2 دووەکەی لێرانە دەنووسم ئەو جارەی ئێرە تەواو ئێرە ڕەش دەکەمەوە پێویستمان پێ نەما دەچینە لای پێنجەکە ئەڵێن 7 جاران 5 یان 7 کەڕەت 5 دەکاتە 35 پێنجەکە لێرە دەنووسم سەیەکەش 35 ژمارەکە ئەگەر تەماشای ئەو ژمارەیەکەین کە بەدەستمان هاتیە ئەنجامی لێکدان دەبینین لە خانەی یەکان پێک دێ لە خانەی دەیان پێک دێ لە خانەی سەدان و لە خانەی هەزاران کەواتە ژمارەکە 3521 ئەو دابڕینە کە لە 3 ڕەنووس پێک دێ دابڕینی یەکەکانە ئەو دابڕینەش کە لە 1 ڕەنووس پێک دێ دابڕینی هەزارانە ژمارەکە 3521 ئەوە بەو شێوەیە لێکدانەکە ئەنجام درا بێگومان هیچ جیاوازی نییە چ بڵێ 7 جاران 503 چ بڵێ 503 جاران 7 هەر یەک شتە بگەڕێینەوە لای پرسیارەکان پرسیاری دووەم شیتەڵ کرا ئێستا پرسیاری ڕاهێنانی 9 شیتەڵ دەکەم 8 جاران 422 8 جاران 422 ئەو جارەی لێرە نووسیتمەوە 8 جاران 422 لە لای دەستی چەپ 422 بەڵام ئەو جارەی ژمارەکەم لە خانەی دانەوەکو دەبینن لە لای دەستی ڕاست
4 لە خانەی سەدانە، 2 لە خانەی دەیانە، 2ەکەی دیش لە خانەی یەکانە، 8ەکەش لە خانەی ئەویش لە خانەی یەکانە، ژمارەی دووەمە. ئێستا وەکو هەمیشە دەست پێ دەکەین بە خانەی یەکان لە یەک دەدەین، 2 جاران 8 یان 2 کەڕە 8 یان 2 زەربی 8 هەر کەسە جۆرەک دەڵێ. 2 جاران 8 دەکاتە 16 دەکاتە 16 کەواتە شەشەکە دەبی لێرە بنووسرێ. ئەو جارێ بە جۆرەشکەشی تەڵ دەکەم، یەکەکەی لێرە نانووسم، لێرە دەنووسم، ئەوەش دەبی، ئەوەهاش دەبی بزانن کو 16ەکەی هەمووی دەنووسم. پاشان دەبی زۆر زۆر ئاگام لەو یەکەی بی لە بیرم نەچی. ئەوجە دەڵێم 8 جاران 2 دیسان ئەویش هەردەکا 16، بەڵام ئێستا ئەو 16ەیە لەگەڵ ئەو یەکەی کۆ دەکەمەوە، 1 و 16 دەکات چەند؟ 1 لەگەڵ 16 کۆ دەکەمەوە دەکاتە 17. ئێستا کە زانیم دەکاتە 17 دەچم ئەو یەکەی لێرە لا دەبم دەنووسم 17 چونکە کردی 17 لێرە 7ەکەی دەنووسم، دیسان لێرە یەکەکەی دەنووسمەوە، ئەو جارە لە بیرم نەچی ئەو یەکە دوایە دەی گۆڕم. ئەوجا دەچمەوە لای 8ەکە، 8 جاران 4 8 جاران 4 دەکاتە 32 دەکاتە 32، ئەو یەکەش کۆی دەکەمەوە لەگەڵ 32 دەکاتە 33 کەوا بۆ ئەو یەکەی لا دەبم ئێستا دەستڕمەوە دەنووسم 33 دەنووسم 3 لێرە، سەیەکەی دیکەش لێرە دەنووسم، ببورن 3 لێرە 3ش لێرە. ئێستا 4 ڕەنووسمان بەدەستینە لەبەرەوەی لە کاتی لێکدان ئەگەر ژمارەکان سروشتی بوون سەرجەمی وەیا ئەنجامی لێکدانەکە گەورە دەبی. 400 بوو 422 بوو لەگەڵ 8 بووە چەند؟ خانەی هەزاران، خانەی سەدان، خانەی دەیان، خانەیەکان، ژمارەکە بوویتە 3376 3376. ئەوجا دەگەڕێینەوە لای پرسیارەکانمان، لای ڕاهێنانەکان. کامە ڕاهێنان ئێستا دەتوانم ڕاهێنانی 8 شیتەڵ بکەم، 376 جاران 9 376 جاران 9 دەتوانم ئەوانە لێرە بستڕمەوە بنووسم 376 لێرە 376 جاران لە زیاتی ئەو هەشتەی دەنووسین 9 جاران 9 جاران 9 ئەوانش دەستڕینەوە چونکە ڕەنووسی دیکەمان لۆ دێت. لێرەش دەنووسم 9 لێرانە 9 جاران 376 باشم نەنووسی 376. ئێستا دەچینە لای دەستی ڕاست، دەچینە لای خانەی یەکان. خانەی یەکان 9 جاران 6 یان 9 کەڕە 6 9 جاران 6 دەکات چەند؟ بێگومان ئەو جۆرە لێکدانە ئاسان نییە، لەبەرەوەی دەتوانی خشتەی لێکدان بەکاربهێنی بۆ ئەوی بزانی 9 جاران 6 دەکاتە چەند. خشتەی لێکدان، ئەوە خشتەی لێکدانە، دەچین لە 9 دەگەڕین، 9 لێرەیە
ئەوە بە نوێیەکە ئەوە بە ئەستوونی ئەو لا کێشەیە شینە، پاشان لێرە لە دوو شەشەکەی دەگەڕین، ئەوەتە شەشەکەش لێرەیە بە ئاسۆیی لە دووی دەگەڕین کە ئەو لا کێشە سۆرە ئەو لا کێشە شینەی دەبڕی، واتە 9 جاران 6 ئەنجامەکەی ئەو ژمارەیە 54 ئەوەتە لێرە هەیە لە بڕینی لا کێشەکان. نۆیەکەم لێرە هینا لەسەرەوە لە ڕێزی سەرەوە، شەشەکەش لە ڕێزی دەستە ڕاست. 9 جاران 6 54 بگەڕێینەوە. 9 جاران 6 54 بێگومان چارەکەی لێرە دەنووسم، پێنجەکەش یان لێرە دەنووسم پاشان کۆ دەکەمەوە یان دەچم لێرانە دەنووسم پێنجەکە، توانم لێرە بنووسم پێنجەکەی لێرە دەنووسم. ئەوجە دەچمە لای خانەی دەیان، دەڵێم 7 جاران 9 یان 9 جاران 7 9 کەڕە 7 هەر یەک شتە 9 جاران 7 دیسان دەچم لە خشتەکەی تەمەشا دەکەم 9 بەڵام لێرانە دێینە خوارێ دێینە لای 7 9 جاران 7 وەکو دەبینن دەکا 63 9 جاران 7 63 63 63ەکەی لێرە دەنووسم، سەیەکەی لێرە دەنووسم، شەشەکەش لێرە دەنووسم. ئێستا کۆیان دەکەمەوە 63 کۆ 5 دەکاتە 68 هەشتەکەی لێرە دەنووسم، 68 شەشەکەش جارێ لێرە بی هەتا ئەوەی دەستڕمەوە پاشان لێرەی دەنووسم، شەشەکەی دەتوانم لێرە بنووسم، ئاوا لێرە لای دەبم. ئێوجە دەچمە خانەی سەدان، سێ جاران ببور 3 جاران 9 یان 9 کەڕەتی 3 دەکا 27 27 لێرە دەبی کۆی بکەمەوە لەگەڵ ئەو شەشەی 27 کۆ دەکەمەوە لەگەڵ شەشی 6 و 27 دەکات چەند؟ دەکاتە 33ەکەی هەمووی لێرە دەنووسم چونکە هیچ خانە هیچ لێرانە هیچ ڕەنووس نەمایە تەواو 33ەکەی هەمووی دەنووسم 33 ژمارەکەش ئەوانش ڕەش دەکەمەوە پێویستم پێیان نەما. ژمارەکە بووە چەند ئێستا لە خانەی بووە 3000 لێرە 384 3384 ئەوە چەند ڕاهێنانەکەم شیتەڵ کرد. ئەو ڕاهێنانە کە ماینە دەتوانم لە وانەی داهاتوو شیتەڵیان بکەم هەتا ئەو کات هەر خۆش و شاد بی.